ئێوارەتان باش، من سامان بەشارتین بەرنامەی حەوت پرسیارتان پێشکەش دەکەم. لە هەرێمی کوردستان بەڕاستی بەهۆی ململانی سیاسی نێوان پارتیویەکێتی وای کردووە ئەوە نزیکە بینەوە لە ساڵە تاو کۆسە کابینەی دەهم پێک نێنراوە، هەروەها پەرلەمانی کوردستان پەکی کەوتووە، ینی زۆربەی قەیرانەکان بەسەر یەکدا هەم دروست بوون و کەوتوون. ئەوە لەم لایشەوە ئێمە لەگەڵ بەغدا تاوەکو ئێستا گرفتمانەیە، کێشەمانەیە، ناگەینە ڕێکەوتن. نزیکەی 3 مانگە موچەخۆران تاوەکو ئێستا موچەی مانگی 6یان وەرنەگرتووە. دیاریش نییە ئایا ئەم هەفتە دەدەنە دەستی هەفتەکەی دیکە کێشەکە چارەسەر دەبێ یاخود نا، چونکە هەرێمی کوردستان ئامادە نییە ئەوەی کە دەگوترێ نەوت ڕادەستەکەین وانە، ئامادە نییە نەوتەکەی ڕادست کایسا کۆمپانیەکان بوونەتە بیانووی ئەوەی کە ڕازی نین. هەروەها ئەگەر ئەمانش ڕازی بن هێشتا تورکیا لە ماوە کە ڕازی بکرێت و نەوت لە ڕێگەی سۆمەوە بفرۆشێ. لە لایەکی دیکەوە داهاتی ناوخۆ هەیە کە بەڕاستی داهاتی ناوخۆ تاوەکو ئێستا لەگەڵ بەغدا نەگەشتونەتە میکانیزمێکایە لە سەدا پەنجاکە کامە داهاتی ناوخۆیە کە ڕادستی بکەن. هەموو ئەم گرفتانە وای کردووە تەنها ئەوەی زەرمەندە لەم نێوەندەدا موچەخۆر و خەڵکی هەرێمی کوردستانە. قاچاقی بەردەوامە، نەوت بە قاچاق دەڕوا، داهاتی نانەوتی کەس نازانێ بۆ کوێ دەڕوات و داهاتەکە چەنە و دەچێتە گیرفانی چ کەسێک. زۆر جا باسەکرێ هەردوو پارتی و یەکێتی ڕێککەوتونەرێکی و داهاتی خۆیە بە، بەڵام ئەوەی کە نازانێ وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستانە. لە لایەکی دیکەوە ئێمە هەندێک حیزبی دەرەوەی پارتیوێکێتیمان هەیە کە بەناو ئۆپۆسیۆنن کامانش بەڕاستی ڕۆڵیان لاوازە، ناتوان فشار دروستکەن، ناتوانرێت خۆپشاندانی مەدەنی ڕێک بخرێ. هەموو ئەم گرفتانە وای کردووە ئێستا خەڵک چاوەڕێی گۆڕانکاریەکە لە دەرۆی هەرێمی کوردستانە ڕووبە ئایا و گۆڕانکاریە هەرێمی کوردستان دەگرێتەوە یاخودنا. من ئەم ێوارەیە هەموو ئەمانە بەڕاستی دەکەم بە پرسیار بۆ میوانەکەم کە بە ڕێز مامۆستا بوو بە کراڵە دنیە ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان. زۆ بەخێر بێ مامۆستا. من تایتڵی ئینەکەم وا داناڵێم باشە ئەگەر پەرلەمانی کوردستان کارە بکرێتەوە کێشەکانی ئێمە لەگەڵ هەولێر و بەغدا چارەسەرە بن، یا هیچ نەبێ ئەتوانرێ فشارێ دروست بکرێ بۆ ئەوەی کە پارتیوێکێتی تر بە مەیلی خۆیان هەموو ڕۆژێ لە ڕێگەی هەولێر و بەغدانە بن. بەناوی خۆی گەورە و میهرەبان. کە جەنابەت دەڵێ بۆ پەرلەمانێکە بێ پەرلەمانێکی ئەکتیڤ و خاوەن بڕیار باش بە پێی یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ژمارەیەکی ساڵی 92 و بڕیاری ژمارەیەکی ساڵی 2005 ئەڵێ دەبێت پەرلەمان مەرجەعی سیاسی و یاسایی بێت و پرسە چارە نووسازەکانی خەڵکی کوردستان لێرە یەکلای بکرێتەوە. بەڵام بە درێژایی مێژووی پەرلەمان لە 5 خولی ڕابردوو کە ئێستا خولی شەشەمێتی بڕیارەکان لە مەکتەب سیاسی دوو حیزبەکەوە بووە، داری واشە بووە لە پایتەختە ئیقلیمیەکان بووە، لە سەردەمێ و شەروا بوو هەروە بووە. بەڵێ ینی بۆ ینی چونکە خولی ئەو دوو خولی کە من تێیدا بووم، بەڵێ خولی یەکەمیش نزیکەی 6 مانگی خایەن تا دەستەی سەرۆکایەتی پەرلەمان و حکوومەت پێک هاتۆ. 6/11 2013 سوێن خوراوە، لە 29 4 دەستەی سەرۆکایەتی پەرلەمان پێک هات بوو، لە مانگی 6 ئەو کاتە حکوومەت پێک هات. خولی پێشووتریش لە 6/11 سوێن خوراوە، ئیتر لە مانگی هەرچەند لە مانگی دوا پارتی بە موقت پۆستەکانی پڕ کردەوە. بەڵام یەکێنانی حکوومەت ئەویش گەیشتە مانگی تەمووزی 2019 بۆ خۆتەزانی. ڕاستە کەواتە ئەمە بۆتە عورفێک، بۆتە نەریتێکی خراپ. لەبەرەوە بۆ خۆشت دەزانی کێشەی پەرلەمانی کوردستان چییە کە خاوەن بڕیارەکان ناچنە ناو پەرلەمان، مناڵی یاخود بڵێ پڕی بنەماڵە دەستڕۆیشتوەکانی هەرێم و حیزبە دەستڕۆیشتوەکانی هەرێم بێزیان نایەچنە ناو پەرلەمانەوە بۆ حکوومەتە ڕۆن بە داهاتی لێیە، پرۆژەی لێیە، تەندەری لێیە، مەجای هەڵسوڕانی زیاترە. بەڵام
بۆ ناچن سەرۆکی پەرلەمان ببنە سەرۆکی پەرلەمان و جێکرد بۆ سەکە سەرۆکی پەرلەمانی ناوێ میوانە بۆچی بەڵێ لە کاتێکە پۆستێکی گرنگە بەڕاستی ئەوە لە شوێنێکا گرنگە کە باەقی کاری پەرلەمانی هەبێت نەک بۆ وڵاتی ئێمە کە تۆ لە پەنای پەرلەمان حیزب هەموو شتێکە دەستی لە هەموو شتێک وەرتاوە اینجا کاتێ لەگەڵ ئەو ڕایەکە قسەکرد بین نەچیانی هەڵبژاردن و خەباتی پەرلەمانی هیچ گۆڕانکاریە دروست ناکە بەداخەوە ینی ئەمان خۆیان وایان کرد کە هەم هەڵبژاردن هەم خەباتی مەدەنی هەم پەرلەمان بچێتە ژێر پرسیاری جدیەوە بۆ پارتیوەکێتی قازانجا بۆ حیزبەکانی دەری و پارتیوەکێتی زەرەر قازانج نییە بۆ پارتیوەکێتیش لە گشتیە قازانج نییە ئەو بێزگەلەوەی بەرەوەی ساوە تا ساڵێک ئەو کێشەی نیە نە حکومەت پێکات کێشەی حیزبیانە بەڵام ئەمە پەڵەیەکی ڕەشە بە نێوچەوانیان حتا بەرامبەر بە بەغدا زەعیفن ینی بۆ لە بەغدا جویان لێ ناگیرێ ئەوەی پێوتون سوودانی بە وەفدەکانی هەرێمی وتووە ئێمە وەکو ئێوە نین 10 ساڵە بوو جەمان نەباتێتە پەرلەمان ئێمە وەکو ئێوە نین حکوومەتەکەمان کار بەڕێکرد بێت ئێمە وەکو ئێوە نین کە پەرلەمانمان نەبێت من لەبەردەم ئەو پەرلەمانیە بە جیرروگاز مهێنن لەبەرەوە ئەمە بۆ بەغداش مووقفی بەغداشمەی لە بەرچاو چۆن نازانانی من و تۆ بزانین کە ئەوە حاڵی هەرێمی کوردستانە مانای نییە بڵێ بەغدا ئەمە نازانێت بەم زوعفەوە بەم خاڵە لاوازانەوە ئەڕۆنە ناو گفتوگۆکان واتە تۆ مەسەن تۆ سێری پارتیوەشێتیکە لەگەڵ بەغدا ڕێناکەون لەگەڵ یەکتر ڕێناکەون لەگەڵ میلەت ڕێناکەون لەگەڵ ئۆپۆسیۆن ڕێناکەون پارتی لە ناو خۆیان باڵەکانی ڕێناکەوێت یەکێتی بە هەمان شێوە ڕێناکەون کورەوە لەگەڵ خوش هەر ڕێناکەون پێماوەتەوە لەگەڵ هیچ کەسێکا تەبانی لەگەڵ هیچ کەسێکا ڕێک نین تەنها ئەوەسی میلەتێ بەدەست ئەم ناڕێکەوتنەوە چی بەسەر ئەوەیە کە ئێمە لە بەرە و داڕمان و هەڵدێران نەڕۆین ئەزانی چۆن تۆ حتا ئەمەی کە پێرێ تۆ نابێت دڵت بەوە خۆش دوێنێ وانە پێرێ دوێنێ بوویان پێرە شاندانەکە دوێنێ چوارشەمە بەڵێ ینی کەس نابێت دڵی بەوە خۆش بێ ینی تانە و تەشر لە ئۆپۆسیۆن بدرێ و لە خەڵکی ناڕازی بدرێ و لە مامۆستا بدرێ ئەوە شەرمەزاریە ینی تۆ وای لێ بکەی خەڵک بڕوای بە خەباتی مەدەنی نەمێنێ من بۆ خۆم لە ناو خەڵکام لە ئەنواع خەڵک لە عشایر ڕێز عشیرەت مامۆستای زانکۆ بازرگان هاوڵاتی نووسەر پێشمەرگەی دێرین لە هەر کەسێکە بەس ئەبیستی بەداخێکی گرانەوەڵێ ئەمانە بە خوێن هاتوونە بێ بە خوێنیش بڕۆن ئەنی بژاردەی تونند و تیژی زۆر خراپە ئەمە ئەنی ئەوە زۆر خراپە کە تۆ ڕێگە نەدەی بۆ پیشاندانی مەدەنی بکرێ ڕێگە نەدەی کە خەڵک دەنگ هەڵبڕێت ینی ئەو هەڵبژاردننی کە کردوتە هەر ئیحتیبار بۆ دەنگ دەرەکە دانن ێستا پێم بڵێ لەسەر چی ڕێناکەون پۆستەکان نازانم مەسەنێکێتی پێداگرێت لەسەرەوەی کە پۆستی وەزارەتی ناوخۆ هەر وەرگێ و ئەنجومەنی ئاسایشی لە لابێ ئەوە پۆستانەوە بەستوشیانەتەوە بە گۆڕانکاریەکانی هەم ناوچەکە و یقلیمەوە کە ڕووبە هەم هەڵبژاردننی بەغداش دوای ئەوە ببێ ینی تۆ ئەمانە ینی کە ئەوە نەبوون کە پەرلەمانی بە عکسەوە لە ڕاستیانی خۆ ئەوە تۆ لێرە پەلەت کردا لە پێکێنانی حکوومەت و پەرلەمان هەرچە نەخۆ با پێت بڵم یانی ئەگەر کابینەی دێمیش بۆ عقلێتەکە ناگۆڕێ یا سیستەمەکە عقلێتەکە تۆ حکوم ئەمانە بە درێژایی ئەم 34 ساڵە کاکسامان دەسەڵاتداریان کردووە دەوڵەتداریان نەکردووە دەوڵەتداری کەسێکی کە حکمی موسسات دروستکە خزمەتی میلەتکە خەدەمات بەرەو پێشەوە بڕێ ئاڵوگۆڕی ئاشتیانی دەسەڵات بکە تەزویر نەکا لە ئینتیخابات دەست وەرنەداتە بازار و زانکۆ و دەسەڵاتی دادوەریەوانێ ئەمانە دەسەڵاتداریان کردووە گروپێکی بچووکی دەوری دەسەڵاتدارەکان ڕازیەکەن هەم بەز ئەوان کە چاواشیانەکەن زانیاری غەڵەتیان لەسەر کۆمەلگا و مستەمە و کێشەکانی نەقلەکەن بۆ بڕیار بەدەستەکان و بۆ سەرکردەکان و سەرۆکەکان و لە هەمووشی گرنگترەوەیە کە بە دوای بەرژەوەندی خوانەوەن چۆن بمێننەوە یعنی ئێستامەی کە هەیە دەسەڵاتداریەت چۆن من بمێنمەوە تەمەنی خۆم درێژکەمەوانێ طبعاً بە ڕێگەی ناشەرعی ناینا لە ڕێگەی شەرعیەت و بەرنامەی هەڵبژاردن و شەڕی پرۆژە و شەڕی نمونەوە بێ نەکسی 4 ساڵی کەس لەسەر حکومە ساڵ بەکردیان جەنابەت باسی خۆپشاندانەکەی دوێنێت کرد
ئەمە وێنەیەکی کەمان پیشان نایە لەوەی کە ئێمە بەڕاستی لە ناو حیزبە ئۆپۆزیسیۆنەکانیش ناتەبایی هەیە یەکدەنگی نییە یعنی تەنانە دوێنەکە دوێنێ وابوو بۆ نمونە برادرانی نەوەی نوێ لە شوێنێک بوون برادرانی هەڵگوێز لە شوێنێ بوون تێگەی برادرانی دیکە لە شوێنێ بوون ینی بەڕاستی ئەم وێنەیە خراپە تۆ نیشانی دەسڵاتی وایشی کردووە کە کاتێک تۆ خۆپشاندان بەکاردێنی بۆ مەرامی سیاسی نەتیجەکەی ئاوا دەرەچێت بەڵێ خۆی ئۆپۆسیۆنیش لە قەیرانایە چۆن دەسەڵات لە قەیرانایە ئۆپۆسیۆنیش بە هەمان شێوە ئەم هەموو قەیرانی کە لە وڵاتی ئێمە هەم قەیرانە کەڵەکە بوانە لە هەر شوێنێکی تر وایە ئۆپۆسیۆن یەکێگرت بە ڕوئایەکی هاوبەش و بە نەخشە ڕێگەیەکی هاوبەش و ڕوبەرووی دەسەڵاتە بنەوانێ ئێمە خۆمان گروپێک بووین خۆبەخشانە بەڕاستی زۆر هەوڵماندا کە ئەم حیزبانە لیستێک دروستکەن لیستێکی هاوبەش بۆ پەرلەمانی کوردستان بۆ پەرلەمانی بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە پێشمانوتن بە داتا ئەگەر دەرەوەی پارتی وێچێتی بەیەکەوە بن ئەوەنە کورسیا هێنن ئەوەنە دەنگتان زیادەکە ئەگەر بە جیاجیا دابەزن ئەنی وێنەکەمان بە داتا خەڵکی پسپۆر کە ئیشی تیا کردو بە داتا خستومانەتە بەردەستیان تر بەداخەوە قدەی مامۆستا ماخوو لە بۆ نمونە ئەم حیزب ئۆپۆزیسیۆنانە لەسەر سەرۆک لیستێک لەسەر ناوی فلانە کەس لە سەرۆکی قەوارە بێ ڕێنەکەون کە تۆ بەرژۆندی میلەتێکانی لە دەست ئەمانە بەڕاستی ئەوەیە یعنی تۆ ئێستا خۆپشاندانی دوێنێ بە فەرمی چوار حیزب توانە پشتیوانیەکەین خۆ پشتیوانی کلک و گوێی نییە سامانوانە چیە پشتیوانی ئەسا هەڵوێز توێتی من پشتیوانم نەوەی نوێڵە پشتیوانی کۆمەڵی دادگەریاڵە پشتیوانین حیزبی کۆمەنی ساڵە پشتیوانی خۆپشاندانی چوارشەماکی یەکگرتووی ئیسلامیاڵە پشتیوانێکی ێ باشە تۆ لەم شارەیەکی چەند ئەندامیانەیە ئەم حیزبانە باشە بە سەرکردە و ئەندام و بۆ ناینێری ئەگەر بڕوات بە خۆپشان بە پشتیوانی هەیە ئەی بەس تۆ کە خەڵکەکە نانێری سەرکردەکانت کادیرە دیارەکانت نارێنێریە ناو خۆپشاندەران مانای وایە تۆ ڕازگۆ نەبووی لەگەڵم دروشمی پشتیوانی کاڵە کرد ئەگەر بڕواشت بەوە نییە ئەم گروپەی کە سەرپەرشتی خۆپشاندانەکەی کردووە ئەم دەستەی داکۆکیە ئەگەر تۆ بڕات بەوە نیعلانی کە خەی چێکە بڵێ کاکە من بڕوان بەم گروپە نییە مەرامی تریان بەشێک لە مامۆستایان وابوون بەڕاستی مامۆستایان بڵێ بڵێ ماگامان لە هەروایە خۆ ئێستا خۆتەزانی دوو گروپ هەن ئەنجومەنی سەرتاسەری مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی دەستەی داکۆکی مامۆستایان و فەرمانبەرانی هەنی هەر ئەوانیش مامۆستایان لەناو خۆیاندا دوو گروپن ئەنی کەواتە زانی هۆکارەکە باشە ئەمە مامۆستا تۆ قسەکە بینەچی هەست ناکەی ئەمە دەستێکی پارتی وێچێتیە هەم لە ناو هێزە ئۆپۆزیسیۆنەکان هەم لە ناو شەقاما بۆ ئەوەی کە گرنگی ئەم جۆرە چالاکیانە لاوازکە یا گرنگی هێزی ئۆپۆزیسیۆن نهێڵێ کە کارە ئەساسیەکەی فشارکردن و بەدەمەوچوونی داواکاری خەڵکە جگە لە ڕۆژانی حەڤەی شوبات و ڕۆژانی دوایی کە ئۆپۆسیۆن ماوەیەک لیژنەی هەماهەنگی هەبوو و 6 پاکێجیان پێشکەش بە دەسەڵات کردووە بەڕاستەوە خۆ لەگەڵ پارتی وێچێتیا چونە ناو دەسەڵاتەوە ئەوە لوتکەی ئۆپۆسیۆن بوو کە هەم سەراکانی ئازادی هەبوو ڕقامی لە پشتەوە بوو میدیای ئەهلی لە پشتەوە بوو ئۆپۆسیۆنیش لە ناو پەرلەمانە هەبوو جگە لەو قۆناغە و چەند ساڵە لەوە دوا شتێکمان نەماوەتەوە بڵێ کۆدەنجی ئۆپۆسیۆن لەسەر پرسەکان ئەمە بڵێ هەردوو گومانەکە ڕاستە ئەوەی کە دەسەڵات کارێکی کردووەکە ئۆپۆسیۆنیش پەرت و ناکۆک بن وەکو لایەنەکانی دەسەڵات دووەم ململانەی ناتەندروست و شەڕی ئایدۆلۆژی و عقدەی نەفسی و گرەی دەرونی نێوان لایەنەکانی ئۆپۆسیۆنیش ئەمە هەڵەیەکی گەورە ینی تۆ سیرکەیانی سەردەمی زەڕینی ئۆپۆسیۆنە هیچ هێزێکی ئۆپۆسیۆن تەرکیزی نەبوو لەسەر هێزە ئۆپۆسیۆنەکەی تر بەڵکو تیرەکانی ڕووکردووە دەسەڵاتی بە ئامانج گرتو بەڵام تۆ سەیری میدیای حیزبە ئۆپۆسیۆنەکانکە خەریکی شەڕەقسەن تۆمەت بەخشینەوەن بەرامبەر بە یەکتری دێ ئەمەش دەنگدەرێک یان هاوڵاتیەکی ناڕازی کە ئەم دۆخابینێ بەڵێ ئۆپۆسیۆنیش ئەبێتە بەشێک لە ناومێدیەکانی خەڵکیانی کاتێک کە ئۆپۆسیۆن بە ڕۆڵی خۆی هەڵناسێ ئۆپۆسیۆن چیە لە هەموو دنیای ئۆپۆسیۆن ئەبێ بڵێ من ئەم دەسەڵاتە ئەڕوخێنم ینی بڵێ ڕوخێنم کاتە دەسەڵات جایە لە قوارەی هەرێم قوارەی هەرێم مقدسە پیرۆزە هی هەموو میلەتە بەرهەمی کۆڕەوە بەرهەمی ڕاپەڕینە بەرهەمی یەکسە دەخەباتە بەڵام ئەم دەسەڵاتە دەسەڵاتی دوو حیزبە
و چەند گروپێکی مستەفیدن لە ناو حیزبەکانی شار لە ئەم پاشاگەردانی و یاساشکێنی و گەندەڵی و بەهەدەردانی سامان و دزینی سامانی گشتی کە بڵێ ڕوخێنین بێ بیر ڕوخێنی بێ ئۆپۆسیۆن بڵێ ڕوخێن مەم دەسەڵاتە دەسەڵاتێکی تر یان مەشوێنی بێ ئۆپۆسیۆن بڵێ من بەدیلم بڵێ من جێگرەوەم ئۆپۆسیۆنە بێ بێن لە ناو خۆیانە تەنانەت حکوومەتی سێبەر دروستکەن ئەم هێزانی کە لە ناو پەرلەمانە هەن ئێستا بۆ نمونە سیوە کورسی پەرلەمانەیەکی ئۆپۆسیۆنە ێ باش ئەم سیوە کەسە بۆ بەیەکەوە ینی پاکێجێکی هاوبەش پێک ناهێن ڕەحمەتی خوا لێبێ لە ڕاستیە لەبەرەوە وە کارەکەش چی ینی ئێمە ژینگەی ئێمە سەقەتە ژینگەی ئێمە شێواوە ژینگەی سیاسی وەکو ڕەحمێکی شێوا و وایە وەکو منداڵدانێکی شێوا وایە ئەم منداڵدانە مادام نەخۆشە هەر مناڵێک لە دایک گەبێت لە منداڵدانەوە بە نوقسانی لە دایکە مامۆسایەک پرسیار بۆ نمونە تۆ ئۆپۆسیۆنی ساختە قەنەعاتت وایە ئۆپۆسیۆنی ساختە هەبێ یعنی دروستکراوی دەستی پارتی و یەکێتی هەبوو بێ بەڵێ یا هەیە بەدڵنیایەوە هەیە چونکە خۆیان بەڕاستی بەدڵنیایە هەیە بەدڵنیایەوە هەیە چونکە دیارە ینی مانگە شەو سەر لە ئێوارە دیارە مانگە شەو دیارە بۆ نمونە ئەبێ ئەوەی کە ئۆپۆسیۆن لە سەرێتی بیکا و نەیکردبێ بەڵێ بەچیا دیارە ینی لە هەموو دنیاە ئۆپۆسیۆن لە زانستی سیاسیە یاخود لە فەرهەنگی سیاسیە پێناسی خۆی هەیەتر نابێت تۆ لەو پێناسیە لاوی ئەو هێزە ئەو حیزبەیە کە نەچۆتە ناو حکوومەتەوە لە پەرلەمان وجودی هەیە چاودێری حکوومەتەکە ڕابەرایەتی شەقامەکە گوشار و زەخت لەسەر حکوومەت دروستەکە بە هەموو میکانیزمە مەدەنیەکان ئێم هێزانی ئۆپۆسیۆن مەسەلەن تۆ گەربەی تعریفیانکەی ئایا ئەماکەن ئەم بە شێوەیەکی حەقیقی ینی هیچ ینی ئەوەی کە خۆپشاندانی مامۆستایانی ناڕازی لێ دەستێک کە خۆڕسکە مامۆستا خۆی پێ هەڵەسێ بەڵام فەرمویانی ڕۆژێک لە ڕۆژان ئەم هێزانە و تویانە با ئێمە حەو حیزب جەماوەر و لایەنگرەکانمان نهێنین ڕێگری لەم تەنکەرانە بکەین کە ئەگاتە هیندستان و نەوت بە قاچاقەبە ڕۆژێک بینیوتە لە ڕاستیا بەرەو UN بڕۆن بەرەو هەولێری پایتەخت بڕۆن بڵێن یان لە هەولێرە کاکەم هەموو حیزبانە قەناعەتت بەوە هەیە ئۆپۆسیۆن هەرە بێ قسە بکە نەخێر بەڕاستی من ئەمانەردی لێرە نەقسە بکە مناقەشێکی وا بەڵە ئەیشی ئۆپۆسیۆن ئەوەیە کە قسە بکە نەخێر یەکێ لە ئیشەکانێتی قسەکردن یەکێ لە ئیشەکانێتی بەیان نامە و بەلاغ دەرکردن هەڵوێست تەنها بەیان نامەیەک نییە تۆ لە مەسەن لە هێزێکی ئۆپۆسیۆن لە کەناڵەکەی نووسێ ئەوە چەند ڕۆژە 90 ڕۆژە موچە وەرنەگیراوە ڕۆژەکان نەژمێرێ کۆمەڵایەتەکان ئەسڵان تۆڕی کۆمەڵاتی بۆ تەنفیسێک ینی ئەوە زۆر خراپە ینی ئەمە سوء ئیستیغلال لە تۆڕی کۆمەڵایەتی تۆڕی کۆمەڵایەتی بینیمان لە تورکیا لە هەندێک وڵاتی ئەمریکای لاتین لە هەندێک وڵاتی ئاسیا شەرقی ئاسیا تۆڕی کۆمەڵاتی دەسەڵاتی گۆڕی لە میسر کاکە یعنی بەڵام لێرە تۆڕی کۆمەڵاتی تەنفیسە کابرا دوو هەر ئەوەی ینی ئێمە گروپێکمان هەبوو بە ناوی دەستەی داکۆکی لە سروشت و مڵکی سلێمانی بەس گروپەکەمان 800 کەسی دیابوو 800 کەس ئەوە بەیانە چینە گۆیژە بۆ ئەم تەعەدایە گرێتە سەر ئەم شارە سروشتی جوانی ئەم شارە و ئەم شاخ و گرد و تەپۆڵکە جوانانەی تەسەوەرەکەی 7 کەس لەوێ حاضر بووین لە 800 کەس هەمووی لایکی کردووە هەمووی کۆمنتی کردووە هەمووی دەستان خۆش بێ هەمووی ئەوەکەی یعنی خۆی نایە لەڕا ێ باشەوا 400 عوزری هەیە 400 بۆ نەهات بابە بعد دوو لە سەرسەی بڕە 200 کەس بۆ نەهات ینی لەبەرەوە ئۆپۆسیۆن ئەبێ بە وەزیفەی خۆی هەڵسێ کە ئەبێ گوشاری حەقیقی دروستکە تۆ ئەم هەموو قەیرانانت هەیە ئەنی پێت وابێت تەنها بە بەیان نامە و بە بەلاغ و بە ڕوونکردنەوە بە قسەکردن نەخێر وەزیفەی ئۆپۆسیۆن لە هەموو دنیا تەنها قسەکردن نییە دیراساتی مەیدانیە ڕابەرایەتیکردنی شەقامە دروستکردنی گروپەکانی شارە خۆ بە خاوەنکردنی گەل و میلەت و قەزیەکانیەتی و تا ئەگاتە ئەوەی کە بە هەموو فشارێکی مەدەنی دەسەبا بۆ مانگرتنی سەرتاسەری دەسەبا بۆ عیسیانی مەدەنی نەک تەنها لە ناوچەیەک لە شارێک لە زۆنێک تۆ تەنها خۆپشاندامکەی ئەوە ئەمە هەموو غەمی سەرکی ئۆپۆسیۆن بووە بۆە ئۆپۆسیۆن بەیەکەوە بڕۆژ نایە تەنانەت لەگەڵ هاوپەیمانان قسەیان کردایە لەگەڵ ئەمریکا قسەیان کردایە
تەنانەت پێویست بکات لەگەڵ دەوڵەتانی جیرانیش قسەیان کردایە کە کاکە ئیتر هاوپەیمانان ئێوە لە نەوەیەکەوە کە طبعاً قوارەی هەرێمی کوردستان ئەوان پاراستویانە ینی تاوەکو ئێستا قوارەی هەرێمی کوردستان لە بڕیاری 1970ەوە هەتاوەکو ئێستا پارێزەرەکەی بریتە لە ئەمریکا و پەیمانەکانی ئینا دەمێک بوو نە تورکیا نە ئێران نەحەشدی شعبی دەستیان نبووینە بینە قاقامان ئێستا لە سەواڵەکە چیانە خواردەوە داعشی لێ توانی بێ لێرە چاپ خواردەوە داعشیش بەڕاستی نەکتەن لەبەرەوە ئەوای بەوان بڵین تاکەی ئێوە کاکە ینی ئەمە دەعمی ئەماناکەن طبعا من لە وتارێکان نووسیم لە ڕاستیە لەمەی شێروانی شا بەمانای شێوەکە بڕیارە نادادگەر و زاڵمانەیە یعنی پشتی سەرەکی بەر ئەمە ئەکەوێت کە پێوترێم هەموو قنسڵ و باڵوێزانی کە لە عێراقیش و لە هەرێمی شاهن کە ئەم هەموو پاشەگەردانیە بینن ئەو هەمووستەما بینن و ئەمانیش دەسەڵاتی خۆسەپێنی هەرێمی کوردستان ئەم دەسەڵاتە هەمیشە بەوە خۆی بادا کە من کۆمەڵگەی نێودەوڵەتیم لە پشتە کە من لەگەڵ هاوپەیمانانم کە من پشتیوانی ئەوانم هەیە کە بووە پۆستوێن ئەمانەشی بکردایە لە ڕاستیان باش مامۆستا و قسەی جەناب ینی وجودی قونسڵخانەکان لە هەرێمی کوردستان باشە ئەم وێنایی کە تۆ باسەکەی بینێ یعنی ئەگەر لەمە وێناکە بگوازینەوە بۆ بەغداش لە جیاتیەوە بێ سزای بەرپرسانی هەرێمی کوردستان با یە سزای موچەخۆرەکە طبعا کە لە کاتێکە تۆ موچەخۆر حەقی خۆیەتی موچەکەی وەرگێ قوربان فەقیەکە ئەیوت کاک سامان فەقێ لە زمانی فەقیەتی و حجریا شتێکە بڵیتر بە قونسڵتەوە بە بەغداتەوە من الباب إلى المحراب كلهم سەگ و سەگباب هەمووی قونسڵێکی و بەغدایکی و ئێ سودانی ئێستا نازانێ ئەم تەنکەران ناڕوا حکوومەتی عێراق نازانێ ینی ئەم تەنکەران ناڕوا تۆ نازانێ کاکە تۆ نازانێ ینی بەرپرسانی هەرێم ینی موچیان لەوێ نییە موچەی لیواکانیان موچەی هێزە سەربازیەکانیان ئێ بۆ نایە ئەوە ببڕێ ینی تۆ پێت وایە لە ڕاستی ینی لەبەر ئەوانیش ینی حتا وەفدێکی مامۆستایانی ناڕازی بڕوات بێت چوو بوونە لای ئەمە بۆ ناومێدی نیە ئەمە حەقیقەتە وەفدێکی ئەم کە لە خێمەکەیان هەبوو لە تەنیشت ئۆتێل تایتانیک سودانیان بینی بوو تەیف سامیشیان بینی بوو زانی سودانێتی بچی کاکەمە بەرژەوەندیەکانمان لەگەڵ پارتی وێچێتی ناگۆڕینەوە بۆ 12 مامۆستا کەمانیان گرتو ئەوە حەقەتەکەی لە ڕاستیە لەبەرەوە بەغاش ئەوەنە شەریف نین ینی کاتێک کە بین ئێمە پێمان وابێ هەموو قەیرانەکان لە ئەستۆی ئەرێمە بەیانی ئەم قەیرانی کە ئێستا دروست بووە لەسەر هەموو شتەکان لە ڕاستیە دووسەرەیە و هەرێم و بەغداش هەردووچیان لە ڕاستە هەرێم و حکوومەتی اتحادیش هەردووچیان تاوانباری سەرچین کە لێرە موچەخۆرانی هەرێمیان بەبارم تەگرتووە بە هەردوو لایەن ئەینا بەغداش ئەزانێ کە چارەسەرەکە لەکوێوەیە هەر بە بەرچاوی ینی بەغداوە تۆ نەوت بە قاچاق ڕوە بەڵێ کە لە کاتێکە ئەتوانێت ڕێگری لێ ئەتوانێت ڕێگری لێ بکە داهاتی نانەوتیە یەتە ژێردەسی هەردوو پارتە دەسەڵاتدارەکە ئەزانێ داهاتەکە چەنە ئەزانێ بۆ کوێ ڕوا زان داهاتەکەنی بە کامێرەوە هەمووی بە قەمەر سەناعی هەمووی ئەزانێ هەموو مەرزی فەرمی و نافەرمی لەلایەنە ئاشکرا ناکە بۆ یە دەستوەردان لەمانە ناکە یە موچەی موچەخۆرێک ئەگرێت و نایاتێ ینی بەغداش ینی نەدێ ڕێکەوتنەکان جێبەجێیەکە نە بە پێی دەستور ئەجۆڵێتەوانێ نە لەو لاوە بەغداش دێ گوشارێکی حەقیقی لەسەر دەسەڵاتدارانی هەرێم دروستەکە بۆ لەبەرەوەی ئەمە بیرت نەچیانی شتێکمان نییە لە عێراقا ناوی ئەو دەوڵەتە بێ کە خاوەن سیادە و سەروەری بێ و قەڵەم ڕەویەکەی بەسەر هەر نۆزدە پارێزگاکەی عێراقا بڕوە ئەم حکوومەتەمان نییە ئێمەش بەغاش ینی لە دوای 2004ەوە بە تونێڵێکی پڕ ململانی تائیفی و مەزهەبی و بوونی هێز و گروپی چەکدار و ئیتر مەسلحەت و بەرژەوەندی ئەقلیمی ینی تێک چڕژاوە لە ڕاستە ئەو دەوڵەتە ینی هێشتا سەرپێی خۆی نەکەوتەوانێت چکە ئەمانەی کە دەسەڵاتداری ئەم هەرێم عێراق وەرێمن دەکەی دکتۆر حەلی شەریعەتە تەمکاریان گۆڕی دەمیان نەگۆڕی تەمکارێکیان هێناوەتە شوێنی ئێمە لە هەرێمی کوردستانە ڕاپەڕینمان کرد بەڵام ستەمکارێکی عەرەبیمان لابرد ستەمکارێکی کوردیمان هێناوە ملازم محسینمان لابرد بەڵام دەیان ملازم محسینی بە ناو کوردی ناوەکانیان هەموو ناوی ئەم شاخ و داخانی کوردستانە ئەمڕۆ لە ملازم محسین زیاتر تەعەدا لە خەڵکەکەن سەرانە لە خەڵکە سێنن هەر ڕەشاکەن
هاوڵاتیە کوژن ئەوانی کە خۆیان بەم گروپانەیە هەڵواسیوە ڕۆژانە هەموو بینیمان کە چەندین هاوڵاتی لەسەر شتی بەسییت لێرە لە هەولێر لە سلێمانی لەسەر فولای خەڵکە کوژرێ لەسەر چاخواردنەوەی ئەم پاشاگردانیا بڕوات بیانی ئەمە وەکو دڵ بۆ خۆش نەکەن ئەمەی خەڵک نیشانە ڕەزامەندی خەڵکە هەرگیز ئەمە ماناوە نیە خەڵک بەم دۆخە ڕازیە هەرگیز خەڵک پەنگە خواتەوە و هەموو ئەوانی کە سیاسەتمەداری عاقڵن هەمووانی کە خاوەن ئەزمونن هەموو ئەوانە ینی ئاماژادن ئەم دۆخە لە شوێنە کاتەقێتەوە وەکو منجەڵێکی بۆ خار وایە شوێنێکی هەیە بۆی هەواکەی دەرچێت کاتێک کە تۆ ڕێگە نادێ ئەو هەوایە دەرچێ و خەڵکیش قەیران بە قەیران نەسپێری ڕۆژێک دێ ئەمە بەرەو داڕمان و هەڵدێرانێکی گەورە ئاڕوایی تر ئەم ڕۆیان سبەی دووریان نزیکە ینی هەرێم بەمانای کەلیمەوە لە هەموو ڕوویەکەوە هەڵوەشاوەتە ئەو وەزعی بازاڕی ئەو وەزعی دادگاکانی ئەو وەزعی دەستێوەردانی دەوڵەتانی هەرێمیە ئەوە موچە و بژیوەکێتی ئەوە بابەت بڕۆ بۆ پرسەکانی تری ئینتیما و نەتەوە و نیشتیمان ئەوە وەزعی تەندروستی و نەخۆشی من نوتارێکم نووسی لە بەردەم ماڵی خۆمانەوە کاک سامان هەتا مزگەوتی ڕەحمان ئەڕەحمان 1500 مترە معقولە لەو 1500 مترە 16 نۆرینگەیتیایە لەو سێ نرخ خۆشخانەی حکومیشی لێە لەو شوێنەیە لەوێ بەڵێ مەڵبەندی تەندروستی کوێستان مەڵبەندی تەندروستی فەرمانبەران تۆزە خواتری شەواڕووی مەڵبەندی شەید جەزای عنی ئەمە وڵاتێک یعنی لە 1500 مترە 16 نۆرینگە و سەیدەلی تیاابێ چیمان زیار کردووە نەخۆشیمان زیار کردووە نەخۆشخانە هەلیەکانمان زیار کردووە لە ڕەوزەوە هەتا زانکۆ بۆ تۆهالی من لە چەند برادێکم پرستی کە لە بەریتانیا و لە ئەوروپا نۆرینگەوەکە و سۆپەرمارکێتی لات هەروەکو سۆپەرمارکێتی لە ئەوروپا دوانی تایە خستخانی هەلی وتیان بۆ جوانکاری هەیە بە جوانکاری بۆ هەندێک بابەتی جوانکاری ئەیناوەکی تر سیستمی تەندروستی حکومت بەڕێوەیە بە ئەمە هەمووی چی ینی ئەمڕۆ هەستەکەی جۆرێکە ئەمە ینی وەکو بەشەکانی دیکە جۆرێکە لە بازرگانی ینی تۆ ئێوە گرروپێکتانە بوون بەڕاستی ئێمە خەریکە شەقام و شوێنە کشت و کاڵەکان و شاخەکانیش خەریکە مویە بن بە یەکەی نیشتە جێبوون و دەدرێت بە سەرمایهدارانی نزیک لە حیزب و لە ناو حیزبان کە لە کاتێکە ینی بە پێی هەندێک لەو بە دوواداچوونەیە نەی کراوە ینی دەیان هزار یەکەی نیشتە جێبوون زیادە ینی بە چۆڵی ماوەتوانێت کرێچیشمان ناخرێت بەڵە کرێچیشمان هەیە لەو لاوە ناتوانێت ینی خۆمە ینی بەحز بە نەفرەت بێ و گۆڕ بە گۆڕچێ لەم شارەی ئێمەیە لەم سلێمانیا سێ شوێن هەبوو هەموو کە سوکاری لەوانێت جەناب تو ئێمەشی لێبوو بێ خانوەکانی کارگەی شەکرەکە ئەوە بەرامبەر بە ئێوە خانوەکانی کارگەی فەرمانبەر دەکرێکار حرەسی شەو من خزمی خۆم لەر سێ شوێنەکە هەبووە کارگەی جگەرەکە ئەوەی ڕزگاری بوو کارگەی چیمەنتۆی سەرچنار لەگەڵ ئەم کارگەی شەکرا ینی کرێکارێکی ئاسایی بۆ خاوەنی خان و دەوەرە با گەنجێک کە ئێستا 10 ساڵە خریجێکی زانکۆ و پەیمانگا دانەمەزراوە با فەرمو ئەم یەکی نیشتەجی بۆنانە بڵێن بۆ نمونە ئەم ساڵی 2025 و 2004 هەر کوڕکسیە کە زەواجیان کردووە عەقدی زەواجیان لە دادگا هەیە فەرمو با بێن ئێمە بە پێشێکیەکی ڕەمزی بە 20 وەرەقە بۆ نمونە بە قیستی 20 ساڵ زانشتی واکە بێن بەو گەنجانی کە تەخەڕوجیان کردو و تازە هاوسەرگیریان کردووە لەبەر ئێستا ئەمە بەشێکە تەبعاً بەشێکی سپیکردنەوەی پارەیە کە سامان پارەکە ئەمڕۆ لەو دوو بوارەدایە بواری دەرمان و بواری بیناسازی ئەوانی کە خەبیرن ئەوانی کە پسپۆڕن کاتێک کە باسی ئەمەد بووەکەن ینی ئەو شوقانە ئەوەندی تێ ناچێت ینی نرخێکی زۆر کەمی تێدێ سێقات و چوارقات لە خەڵک وەرەگیرێتەوە بۆ وتەبێژی چێتی و بەڵێندەران بچێ بوو قسەیەکی کردوتی تەنها ئەگە پارەی خەدەماتەکان وەرگرن قازانجیانە پارەی خەدەماتەکان وەرگن هەتا خەڵک کرێکی ئەوانە واتە لێرە دەیانی ئەمە بێجگەلەوەی کە ئەم شارە هەرێمیش یعنی تۆ حسابی ئەوە بکە کە ئەمەی ئێستا کە هەیە پرۆسەیەکی تعریبە بۆ داهاتوو لە 50 ساڵی داهاتووە ئێمە نەک حەویجە و جەلەلا و گوڵاڵە و ئەم شوێنانە کەرکووکمان و دووس خوورمات و بڕۆ هەتاوەکو مەخمور و چۆچە 50 ساڵی کە سلێمانی و هەولێر و دوهۆچیش دەستمان داوە ئیزافە بۆ قسەکانی جەنابەت ینی من شارەزایەکی بواری ژینگە میوانم بوو لە یەکێک لە بەرنامەکانم باسی لەوە کرد ئەو مۆزوعە ینی پێ کاتی دروستبوونی کە بە ئێسایشەوە ینی کێشی کەماوی لە سلێمانی زۆر سەرگەڵاوە بەڵێ
وتی بۆ نمونە ئەو شاخی گۆژە کامووی کراوە بە ببینە کاریگەریەکی زۆر خراپ و خێرای لەسەر ئاوی ژێزەوی دروست وتی پێشتر شاخەکانی گۆژە ئەبوونە هۆی گلانەوەی ئاو بۆ ژێرزەوی بەڵام ئێستا ئەمە نەماوە. ئەوە کاک سامان مەسحێک و توێژینەوەیەکی کۆمپانیایەکی ئیتالیا ئەنجومەنی پارێزگای سلێمانی لەوێ بۆ ئەوانی کردووە کۆمپانیاکەڵێ بێت لە ئاوی سەرچنارەوە هەتا گۆیژە هیچ یەکێکی نیشتە جێبوونی لێ نەبێ هیچ ینی هیچی لێ نەبێت چکە پرۆسەی پاراوبوونەوە لە کوردواریاڵەن ژیانەوەی ئاوەکان بە ئاوی سەرچناریشەوە لە ڕێی کە باران و بەفروتەرزا بارێ لە ڕێ ئەو درزانەی خاکەوە چێتەوە خوارەوە بەس کاتێک کە تۆ هەموو یەک پارچاکەی بەڵە پڕە لە پرۆژە ینی ئێمە وەکو ئەو دەستەیە چوار سکاڵامان داوە بە داواکاری گشتی لەسەر ئەوەی دادگانێن سەرخەت لەگەڵ ئێوە ئیجراعاتە کرێ ئیجراعات ینی ئەوان مەسەن فەرمانگەی داواکاری گشتی بە ئیشی خۆی هەڵەسێ لە ڕاستیانی کە مخاتەبەی حکوومەتەکە مخاتەبەی وەزارەتی داراییەکە ئێستا نەک ئەوە ینی ئێستا بۆ زانیاری جەنابەت لە ڕاستە هەندێک لەمانە مڵکی سەرفە لە سەرچنار خاوەن مڵکەکانیش پارێزەریان گرتووە کە ئەڵێن بە هیچ شێوەیەکە من نایفرۆشین مڵکی سەرفیانی ئەوە دەستور پشتیوانیەکە قانون پشتیوانیەکە ینی جاری وایە بە گوێدانە ئەوەی کە ئەمە مڵکی تایبەتیشە بەڕاستیواتە ئەمە ینی ئەمە یەک قەیرانمان نییە کە سامان ینی بەڵام وڵاتەکە وای کردو خەڵک قەیرانانی قەیرانە سەرەکیەکەیە ئینا ئەوەی کە هەیە قەیرانی ئاو قەیرانێکی زۆر گەورەیە کە دروستە بێت لە داهاتوە چونکە بۆ تۆ بێ شارێکی وەکو سلێمانی ئەبێ هەموو ئەم شتانە بە پلان بێ پلانی ساڵانت هەبێ پلانی 50 ساڵیت هەبێ ئەم شارە چەند یەکی نیشتە جێبوونم پێویستە ئەم ساڵە ئەم شارە ساڵانە چەند مەکتەب و نەخۆشخانەم پێویستە چەند بنیە تەحتیەکەی من کە ئاوەڕۆیە بەشی چەنەکات تۆ کاتێک کە دێی شارێکی بچووک بەم شەقامانەوە بەم ئاوەڕۆیەوە تەزەخومێکی لەسەر دروستەکەی ئەها ئێستا وەکو شارێکی وەکو گەورەی تاران کە زیچیان خۆیڵێ بەرەو ئەوە ڕۆکە چۆڵیکەین کە تۆ دەی 15 میلیۆن کەس لە شوێرێک ئیزدیحام دروستەکەی قەرەباڵەتی دروستەکەی دەستدرێژیەکەیتە سەر ژینگە ئاو کەمە بێتەوە ئاوڕۆکەت بەشی ناکە ینی کێشە زۆرە لە ڕاستیە ئەمەی کە هەیە دەسەڵاتەکە لە لووتکەوە بۆ خوارەوە یەک ئامانجی هەیە یەک خولیای هەیە و یەک قەزی هەیە بۆکردنەوەی زۆرترین پارە بۆ یانەوەی بڕۆن بۆی یا بەوە ئەمێنێتەوە بەوە بۆمانەوە بەشێکی زۆری بۆمانەوەی چکە بەم پارەیە بۆ ئەم پارەیە خۆ تۆ زۆرینەی خەڵکت ئەوە تا بەرسی کرد و ناتوانێت بەڵام ئەم پارەیە لە پێناویمانەوەی خۆیان بەکارێهێن دێ خەڵکی پێکڕێ دێ ئەم هەموو دەستگا ئیعلامیە زەبەلاها ئەم هەموو سۆشیال میدیایە بڕۆ سەیری کە ینی کە چۆن کاریگەریان خستۆتە سەر خەڵکیش لە ڕاستیەکە ئەمە بەچی ئیدارادرێم هەموو سۆشیال میدیایە ئەم هەموو کەناڵە ئاسمانی لەسا لە مۆزوعی موچەکەسا کەس بڕۆی بە هیچ هیچ شوێنێک نەما ئەوە هەرگەڵێ لە ڕاستە بەڵە هەرڵە هەریەکە لە دۆڵەگە خوێنێ ئەمە بۆ ینی پارە بۆم شتانە بەکارە هێنرێ پارە بۆ خەڵکڕین بەکارە هێنرێ چۆن نەی بووە هەی بۆ لە ڕاستیا بە هەموو تۆ شارەکانت بەسەر بازگە کردووە هێزێکی چەکداری زۆر لە دەوری خۆت کۆ کردوتەوە ئەمێزە چەکدارە چاو لە خەڵک سوورەکاتەوە هەڕەشاکە بەڵام یعنی بچووکە بچوو یعنی خەونێکی بچووکە ئەم خەونە چەند بچووکە تۆ دوو شارە بەدەستەوە بێ ئەمە ئەبێ پرسیار لەسەر عقلان بە لە دوو شارە ئەم هەموو خۆجیبکردنەوەت لە چیە ئەم هەموو هێزی چەکدارە بەسەر چیە بەسەر میلەتێکا کە چ قوربانی نەماوە بۆ تۆی نەدا قوربانی نەماوە تۆی نەدا ڕخنەکان بە ئێوەمانە شۆ ڕوبەڕووی پارتیە کرێتەوە یا بڕوبەڕووی هەر پارتیە کرێتەوە بۆ پێی کە دەسەڵاتی سیاسی و زۆربەی دەسەڵاتەکەەوە بەڵام با مەقسە لەسەر ئەی بەڕاستی یەکێتی هەلووچیان کاکە ینی یەکێتی و یەکێتی ئەگەر کەسە بیری ما بێ لە کاتی بانگەشەکە بژاردنە کە کاک باڵ تاڵەبانی قسەیە کرد ینی بەڕاستی ئومێدی بۆ دروست بوو خەڵکی مامۆسای ناڕازیە دەنجی بەودا شەقام دەنجیان بەودا کە ئەمە بەڕاستی گۆڕانکاری دروستەکەیتە بە پارتیڵێ نەخێر تۆپێکی پێ بەڵام سێرەکەی دواتر ئاوازیەوە ڕواز کاک سامان ئەمە دوو زۆنە طبعا هەموو ئەوەی کە کۆسپە لە بەردەم هەرێمە لە بەردەم ڕۆسە دیموکراسیەکەیە لە بەردەم بە مەدەنیکردنی کۆمەلگایە
هەموو ئەو خەونانەمان کە لەبار براهی ئەم نەفرەتەیە کە پێوترێت دوو زۆن ئەم دوو زۆنەیە من لەم زۆنەی خۆمە بکوژ و ببڕ و بخۆر و هەموو شتێک بۆ خۆمم علاقاتی ئیقلیمی هێزی سەربازی دەستگای هەواڵگیری تۆ بڕوا بکە و قسێتەوەی کە تۆتت لە تایتڵەکە لەوانێ ڕێکەوت بن کاکە تۆ لە زۆنی خۆت و من لە زۆنی خۆم لە چیمان کەمە تەواوە تا 2 ساڵە پەرلەمانی و ئیشمان لەبەر ڕۆژمەلی هەروایە داهاتی نانەوەڵێ تۆ بەشی خۆتی پرۆژش خۆتێکەکەی ئەسا پارتی یار بۆ نمونە ینی لە دوو سایتکردنی ڕێگای کۆیە تا ئەو شوێنە هاتووە کە دەسەڵاتی خۆیەتی و بەیکێتی و تۆ تۆی تەویکە تاوکە بۆ سلێمان کاک سامان خۆزگە ئەم حیزبانە خۆزگە لە پارتی وێکێتیەوە خۆزگە جیاواز بوونایە لە یەکتی بەڵام هەمی لە یەکەچن هەمووی بەرەو برە ماڵی ڕۆیوە هەمووی هێزی سەکدار هەمووی دەنگەکان خەفاکە ویان ئێتر من وا مناونەوە بەراوردەکە ئەوەیە جیاوازیەکە جیاوازی ساوەر و بڕوێشە هەردووچیان لەگەنم دەکرێت یەکیان ساوەرە ئیتریان بڕوێشە جیاوازیەکە زەق نییە خۆزگە لایەکیان ئەوە نەمەدەنی بووایە داهاتی ئەمەە شەفاف وایە هیچی لە لاکەی تر نەچوایە هیچی لە لاکەی تر نەچوایە بەڵام هەمان ممارەساتەکرێ وەک ئەو دەست لە دادگاوەرەدا وەک ئەو خۆپیشاندەر ئەچەوسێنێتەوە قۆڵبەستیەکە وەک ئەو دەنگە ئازادەکان خەفاکە وەک ئەو خەریکی پارە هەڵڕشنە و ئەگەر ڕێ ماڵ بە ماڵ و سایت بە سایت و نووسینگە بە ئۆفیس بۆ ئۆفیس ینی مەلاکڕێ ڕۆژنامە نووسەکڕێ حاکمەکڕێ خوێندنەوارەکرێ نووسەرەکڕێ هونەرمەندەکڕێ هەدەفەکەمانەوەی لە دەسە بەڵام ئەمە تاکەی سەرەگرێ ینی خەفەتەکە لەوایە تۆرە لە 34 ساڵە ئەزمونت لە سەدام حوسێن وەرنەگرێت بابە ئەزمون لە بەشار ئەسەد وەرنەگرێت ئەزمونت لە قەزافی وەرنەگرێت و بابە ئەمانە بەقەدەر یەکی دوو شاریان بەدەستەوەی بەقەدەر بە شەبیحەکانی بەشار ئەسەد هێزی چەکداریان هەبوو بەقەدەر قەزافی هەیبوو کە خۆی بە ئیمپراتۆری هەموو ئەفریقای ئازانی ئەخ خۆتۆ سەریکە ئێستا بۆ ناڕوە کاک سامان ئەخ تاکەی بۆ ناڕوە ئەگەرم ئازانی تەوقیتەکە هێز نەبێ تەوقیتەکە پەیوەندی بەچیەوە هەیە تاکەیەکە پەیوەندی بە ئەوە هەیە کە خەڵک پەنگی خواردۆتەوە ئەخەمە بە خەڵکە گۆڕێت بەڵێ خەڵک بە خەڵکە خەڵکە گۆڕ بە خەڵکە گۆڕێ بەڵام خەڵک بە خەڵکە گۆڕێ بەڵام لە پێچێکی مێژوویە لە دەرفەتێکی ئیقلیمیە لە دەرفەتێکی نێودەوڵەتیە خەڵک ئەم پەنگ خواردنەوەی تەحویلە بێ بەڵام لە کاتی خۆیە ئەجا خۆی زۆر جار بچووکترین ڕوودا و بچووکترین بوومە لەرزە بچووکترین هەژان ئیتر ئیقلیمی بێن ڕووداوێکە لە ڕووداوێکە ئەم پەنگ خواردنەوەی سەرە کێشە لە ڕاستیە بۆ ئەوەی کە گۆڕانکاری ڕیشەی دروستکە باشە مامۆستا بکە ئێستا بۆ نمونە پارتی وێکێتی لە خێڵدانی خۆیانە ویان دانەوە لە دوای مانجینۆ گۆڕانکاری لە بەغدا دروست بێ ینی ئەمریکا لە ئیسرائیل لە باڵەکانی گرەوەکان لەسەرەوە ئەم لێرێ ئەڵێ من بەهێزترە بم لە جاتیەوەی لەوە بترسێ وەکو تۆڵێ ئەم پروشکی ئەم ئاگرە نەگاتە هەرێم ینی سیاست ئەوە ناکرێت کە تۆ بڵێ وڵات لە مانجینۆیە فڵان دەوڵەتە ڕوخێ و ئەمریکا دۆستانە ینی جارێ ئەوە ینی بە پێی هەموو معادلەکان بە پێ هەموو ئەو هاوچێشە سیاسی و سەربیازانە ئەم ئەگەرە ئەستەمە ناڵین ئەستەمە بەڵام بۆ ئێمە ئەمە نابێت تۆ هەموو هێلکەکانم بخەیتە یەک سەبەتەوە یەک بژاردە و یەک خیارە بێ ئەگەرەوە ڕووی نەدا فەرمەوە تا سین هاتووە احتیوای سیستمی بەرگری ئێرانی کردو وایە کۆنتترۆلی کردووە لەمە دووە سین هاتوۆتە پێشەوە خۆمە بەشی جێزانی بۆ خۆت ئەزانی خۆمە هەر ململانەی ئیقلیم ململانەی دوو دەوڵەت نییە ململانەی هێزەکانە پەیوەندی بە جەم سەربەندیەکەوە هەیە هەمان دۆخی شەڕی سارد و دوو جەمسەرەکەیە بەڵام ئەمڕۆ لە شێوازێکی تراکە سین و رووسیا و هاوپەیمانەکانێتی لەم لاوە ئەمریکا و هاوپەیمانەکانێتی کە ئەوانیش کێشەی خۆیان هەیە کاتێ لە لێدانی شەڕی ئێرانە ئەوەگەرا بوو بەڵە ینی هەر قسە لەسەر ئەوە بوو ئەمەی ئێستاش کەوترێ ینی ئەمە بەشێکی ئەمە ماتەڵەکردنە بەنەوە ڕێک نەکەوتن و ئەوەی کە تۆ فەرموود ئەمە و شێر و ڕێویە ئێستا دوێنێ وتویانە بە تەیفسامی وتیانە تۆ هەرچیت کردووە بەس موچەیمانگە بنێرە بۆی کامە سێمانگی بەدەمەوە بێت بەڵێ حتا ئەمەی خۆشیان ئەمەی کەوتیشیان لە مانگی نوێ پەرلەمان دەست بەکارە بێ ئەمەش بۆ چاوبەستە من پێم وانە لە ڕاستی عنی کە لە مانگی نوێیە
پەرلەمان ئەکتیفکان ینی پەرلەمان لیژنەکانی پەرلەمان و سەرۆکاتی پەرلەمان چکە تۆ کێشەی تر دێت ینی کاتە بۆ پەرلەمان ینی نابێت لەگەڵ پەرلەمانی شا حکوومەتیش تەشکیلکەی پەرلەمان چاودێری چیە بکات لە ڕاست ئەم حکوومەتە کاربڕێکەرە تەنانەت ئەم پەرلەمانتارانە گە بڕۆن بۆ لای ئەم وەزیرانە و متابعەکە بە پیاوەتی خۆیان جواب بێنن ئەزانی ئەڵە تۆ متمانت بە من نەداوە کاکە من حکوومەت و وەزارەتی پەرلەمانی کابینەی پێشوم کابینەی نۆم و پەرلەمانی پێشوم متمانی بە منداوە کەواتە ینی هەمووی وابەستە بەیەکەوە ئەمە هەموو ئەم قەیرانانە کاک سامان هۆکارەکەی چیەکە بەداخەوە لە ڕاستیە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان نەمێژویان خوێندۆتەوە نە ئێستایان بە باشی خوێندۆتەوە نەداهاتووشیان خوێندۆتەوە نەویژدانیان ئەجوورێ بەرامبەر بە میلەتەکی خۆیان نەپەند و عیبرەتیشیان لە کەوتنی دیکتاتۆرەکان وەرگتووە بۆ پارە بەڵە بۆ پارە لەبەرەوەی بەڵە بۆ ئەوە ئیشەکە لە ڕاستیە بۆ ئەوە تەواو بۆ مەساڵح و بەرژەوندەکانی خۆیان بەڵام بەڕاستی ئەو قەیرانانی کە بەسەر ئەم میلەتیان هێناوە لە 34 ساڵی ڕابردووە دژمنەکانی کوردی هەرەوەندیان پێکرد بەداخ زۆر باشە گەر من بیکەمە پرسیاری کۆتاییان بۆ جەنابەت ئێستا پرۆژەی سیاسی جەنابەت چییە پێم وایە جەنابەت لە یەکگرتووی ئیسلامی کوردستان نەمایتوانە وەکو کاری سیاسی بەڵێ من ئێستا حەقم وەکو بیرکردنەوەکە نی بەڵێ من ئێستا خەریکی سێکایم خۆ من لەو بەرنامەی کەناڵ هەشتا باسم کرد لە ڕاستیانی کۆمەڵایەتی بە هەموو جۆرەکانی خۆرپیاکی کۆمەڵایەتی ئەوە چێژی خۆی هەیە کارسامان و واجبی شەو ئەرکی شەو چێژی خۆی هەیە دوام هەندێک ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنیمان هەیە ئەنی سەرقاڵی ئەو ڕێکخراوانەی سێمینیشیان دەستەیەکمانێ دەستەی پاراستنی سروشت و مڵکی سلێمانی و لە بەرامبەرم کۆمپانیا گەندەڵانت لە میلانی خەریکین هەر بەردەوامین و هیچ نەبێ ئەم دەستەی ئێمە لە ساڵی ڕابردووە هەندێ هۆشیاری ژینگەی دروست کردووە خەڵک هۆشیار بۆتەوانەیە جۆرێک سەر ئێشەشی دروست کردووە ڕقابە و چاودێریە و بێجگە لەوەی کە وەکو ئەوەی کە گۆڕەپانە سیاسەکە بەردەوام لە مشت و ڕوو ڕاوێژ و ئەوەی کە گەشتبینی بین بە خەڵک هۆشیاری بین بە خەڵک گەشتبینی لە بەمانای خەیاڵقڵاوینە نەخێر بەمانای ئەوەی کە ئیرادیان بە هێزبێ ئەم میلەتە ئەرکەوە ئەمە ژەڕوە ئەم دۆخەش تێپەڕێنین بەڵام خۆزگەمان نەخواست لە ڕاستێ خۆزگەمان نەخواست هەموو گۆڕانکاریەکان بەڕێکارە دیموکراتی و مەدەنیەکان بێ ئەوە ئەسڵە ئەوە ئێمە ئەسڵەن بەشێکی زۆری ئەم قەیرانانەمان نەبات چکە میلەتێکی پاژماوەی جینۆساید و ئەنفال و کیمیاباران میلەتێک هەر چوار دەورمان ئاگر بێ میلەتێک چوار داگیرکەرەکەی کوردستان هیچ ڕەحنێکیان بە ئێمە نەکرد بێ ئەم هەموو کێشەی تعریب و ناوچە داڕاوەکانمان هەبێت کە چی بین دەست لە بینە قاقای میلەتی خۆمان بنین بۆیە ینی بەردەوام ئەوەی کە ئەوانی کە پیانەوترێت چالاکوانی سیاسی یاخود هەڵسوڕاوی هەموو ینی ئەزانین چۆن من نەخێر تا ئێستا نەخێر ناوەڵا بۆ لەبەرەوەی کە بۆاتوەتە پێشانی زۆریش لە ڕاستە بەڵام کاک سامان قسەکە لەسەرەوەیە کە گۆڕانکاری لە هەرێمی کوردستانە یەک ڕێگەی ماوە گەل خاوەندارێتی بکە گەل هوشیار بێتەوە گەل بە عیسیانێکی مەدەنی سەرتاسەری تۆپێک بەدە ساڵاتدارە گەندەڵەکانی بکات من زۆر سپاس دەکەم سابوو بەکەراڵە دنیا دامی پێش پەرلەمانی کوردستان زۆر سپاس بۆ ئەمەدە زۆر سپاس بۆ ئێوەش کە تاوکۆ سەبینێری بەرنامەکەم بوون هەینیەکی خۆش بۆ متەخواتانەکە